بخير نزكي بس أنا مو بازارك زور قديمي الكوانا بلام براسي كان مواد غاز وساكنوي تباغ ودروس كدني تباغ واش تانا زياده دروس ذكري لي كان مواد غاز زياده يعني مواد غاز زياده لي كان دروس ذكري لسالی 96 پیشەی من چاکردنەوەی کەلوپۆلی غاز و تەباغا ئەوەی کە بە غازی ئیش کاتە من ئیش دەکەم هەموو ماوادەکانی غازی ئیش دەکەم ئەوانەی کە دێنەکردە من ئەنواع عشکارە ئەوانەی کە ئیشی مەطعەمی دەکەن شەوایە شتیان تێک دەچی لێیان چا دەکەم شەوایە گەزە شەوایە مریشکە فڕنیە فڕنی ماسیە ئەوەی کە بە غازی ئیش بکاتم ئیش دەکەم وە تەباغی ناوماڵانیشە ئێمە نزیکەی سێ هەفتەیە لە دەڤەری ڕاپەڕین بەردەوام ماسک دابەش دەکەین تەرکیزێکی زۆرمان خستۆتە سەر بازاڕە میلیەکانی دەڤەرەکە بە تایبەتی مەیدانی پەلەوەر و مەیدانی میوەفرۆشان و ئاژەڵانی حاجیاوە کە مەیدانێکی ێزگا قەربەڵغە لە سنوورەکە ناسراوە. توانیمان نزیکەی 1000 ماسک بەسەر بازاڕی میلی حاجیەوە دابەش بکەین ئامانجمان لەم کارە بریتە لە هۆشیاریدانی خەڵک زیاتر بە ڤایرۆسە مەترسیدارە و مەترسەکانی ئەم ڤایرۆسە خۆشبەختانە ئەوەی کە بۆن ئەمڕۆ بینیمان خەڵکێکی زۆر هاوکارمان بوون لە مەرجەکانی تەندروستیەوە و ماسکانی کە دابەشمان کرد. لو كان فاخش هكا هو وجينا جبت تجي من هكي ونادرين فوزي اولا گیادرین بجمعتا گیادرین لوی در و زود اسبتی نکنه یعنی همه جیوت خلاص بینه داشته لجیوت داشته لوی بنه جی منطقه گرم بیت خلاص بی فقط میلیون منطقه سرسیده آبها و خوشه فینکه اجال راکی گده دی امشتینه بکه یا اجال لاست خوب خونه برین لدنی والله اللي را خريق جيودرين وينه جيودرين فرعنا وصل كواكو همه تشت جيوش جلا جرونا يعني تشت همه جرونا مو جيوش جلا جرونا جو ساعات كان همية تمييز بدرين نوشين بكرين بو مرمولوت مجبورين همه جيودرين